الضربة الركنية، لعبة الضربة الركنية قصيرة مسافة على أساس يتابعها ويتابعها بسرعة. صارت أخطر، صارت دشەفەکتاری لەبەر جەیرانە مۆتۆرە گەلە خۆرت و کەچێن باژێر و گوندێن دەردۆراوێ لە بەندا ماتچا کلاسیکۆیا ئیسپانیمانە و بە هەیەجانە گەرم ماتچ بداوی دکن. ماتچا دناوبەرە تیما ریال مەدرید و بەرشەلۆنا گەلک ئێش و غەمگینی لە ڕۆژئاوای کوردستانیش بیر دکە و گەلک خۆردژیش گوندێ خۆ هاتنە باژێر بۆ فێ ماتچێ تەماشا بکەن. ئازاری ڕیا مەدریدم واش گوند هاتم دەربێسیش بۆم بارێ و تاوام ئاردێنەکە تۆم ڕەوحی و ئەژەمرێ بەشۆنات بێژم ما ئیسکۆ دەرقەسە دیسکۆ هەر بژی ئیسکۆ ئەس چاوێ پێپێ ماچیت کەم و ئێ ڕۆناڵدۆ ماچیت کەم و زێ بێنزیما ماچیت کەم و ئەمە سەعود و زێر بیرا ناکەس ماچی چاویت کەم ئەم هەوڵێ ریال مەدریدن و ئەم ڕەبحین ئەمە بەس ئەمە بەشۆنا بخەسرن هەدەفا مەژێ ئەڤێک بەشۆنا بخەسرن و ئینشاءالله هەردەم بخەسرن بە سیاسەت حبەسێ بژی ریال مەدرید و بژی کورد و کوردستان. هنک ئالیگەرێن تیما بەرشەلۆنا لۆمال کۆچێ خۆت گەنج بەر پیلاناوی براسی خسارە بەشۆنا نەشوان بوو شم دەربێوان بوو خەتەکیش فاشل بوو و ئینشاءالله جارێک نێژ مێبرەبحن. لێ گەلێک ئالیگەرێن تیما بەرشەلۆنا فۆرتێ خۆکرن کۆ ماتچابێ ئەوێ بسەرکەڤن لێ گەلۆ فۆرتێ وان وێ بجێ بێ یان نا ژناف کۆلانێ باژارێ دربێسیێ حەمەد خەلۆ رادیۆ دەنگێ زەلال.